ئەو شەو بخۆ مەزانم ئەو شەو بخۆ مەزانم چەند دوعانەکەم هەتا سپەینی لە ئێوارە هێتا سپەینی. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. لەگەڵ مام ئەحمەدی لە پێش دەستگای خێرخوازی بەخشینین. مام ئەحمەد دیارە قاچەکانی ناتوانیت ڕێ بکات بۆ بازار، بۆ مزگەوت، بۆ کاری پێویستی خۆی، بۆ دەرەوەی ماڵەکەی خۆی. بۆیە دوای ئەوەی کەوا فۆرمەکەی پڕ کردەوە لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشین و بە دوواداچوونی بۆ کرا، دیارە ستافی دەستگای خێرخوازی بەخشین بڕیاری ئەوەیاندا کەوا حارەبانەیەکی شەحن بدرێت بە مام ئەحمەد بۆ ئەوەی کەوا کاروبارەکانی ڕۆژانەی خۆی لە دەرەوەی ماڵ جێبەجێ بکات. بۆ ئێمە سوپاسی خێرخوازان دەکەین کەوا هاوکاریان کردین بۆ ئەوەی کەوا ئەو حارەبانە شەحنە بکڕین و بیدەین بە بەڕێز مام ئەحمەد. و سوپاسی تەواوی خێرخوازانیش دەکەین لە تەواوی نووسینگەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە بەردەوام هاوکار و دەستگیرۆیی دەستگای خێرخوازی بەخشین دەکەن بۆ ئەوەی کەوا دەستگیرۆیی کەسانی هەژار و کەم دەرامەت و نەخۆش و تەواوی چین و توێژەکانی دیکە کەوا پێویستیان بە هاوکاریە. بۆیە لەگەڵمان بن بۆ پێدانی ئەو عارەبانە شەحنە بە مام ئەحمەد. خاخێرێن و ئەو دەستگای و هەموو پسرمانە بنووسیوە چێ منیان سانمەوە لۆخوا هاتوێ مزگەوت تێ بخەم و بێمەوە. ڕەبی ڕەحمەتێ خوا بدەیوە، خوا خێرێ بنووسی، خوا خێرێ پسرمانە بنووسی، خێرخوازان بنووسی، ئیگۆ بنووسی، ئی هەموو پسرمانە خوا. چ دوعاچی لە بۆ ئەو کەسانە دەکەی کەوا هاوکاری جەنابتیان کلۆکڕین ئەو عارەبانەی؟ ئەو شەو بخۆ مەزانم ئەو شەو بخۆ مەزانم چەند دوعانەکەم هەتا سپەینی لە ئێوارە هێتا سپەینی. بەناوی خودای پەروەردگار، ئێمە وەکو ئۆفیسی هەولێر و نووسینگەی ئۆفیسی هەولێر چەند پرۆژەیەکمان ئەم ساڵ لەو ڕەمەزانە ئامادە کردووە و جێبەجێمان کردووە. لەوە یەک لەو پرۆژانە ئامادەکردنی کورسی شەحنە. کورسیەکی شەحنمان بۆ مام ئەحمەد لە ڕێی خێرخوازانەوە حاضر کرد بۆ ئەوەی کەوا زۆر پێویستی پێبوو بۆ هاتوچۆی مزگەوت، دەچێتە مزگەوت و ئیشی و کاری ڕۆژانەی خۆی پێدەکاتن وەروێ قاسەکانی بە تاوێر ناتوانە ڕێ بکە. ئەمەش لە ڕێی خێرخوازانەوە ئەو کورسیان بۆ ئامادە کرد. من لێرەوە داوا لە خێرخوازان دەکەم کەوا بەهانای هەژارانی بەدەیان فۆرمان ئێستا لەلایە وەکو مام ئەحمەد و شێوەی مام ئەحمەد بۆ ئەوەی کەوا بتوانین کورسیان لە بۆ ئامادە بکەین، بەهانامانەوە بێن، بە دەگمانەوە بێن، چکە ئیشەکەی ئێمە ئیشێکی خێرخوازانە، هەموو لە ڕێگای خێرخوازانە. بۆی لێرەش سوپاسی ئەو خێرخوازە دەکەم کەوا توانیان ئەو کورسیە بۆ مام ئەحمەد ئامادە بکەن، ئەمەش پێی بدەن ئینشاءڵڵا. وەلا لە ڕووی دیشەوە بۆ پرۆژەکانی ترمان ئینشاءڵڵا وەکو ماتۆڕی سێتایە کە بۆ هەژاران ئەوانەی کەوا لە زادە و کۆڵانەکان مقەوا و قوتی وشتیوە خڕ دەکەنەوە، بۆ ئەوانیش کەوا بتوانین ماتۆڕە بۆ بژێوی ژیانی خۆیان یان نەخۆشەکانمان یان ئەو هەژارانێک کە هەن. بۆیە داوا لە خێرخوازان دەکەم کەوا بەدەگمانەوە بێن، هاوکارمان بن لە دەستگای خێرخوازی بەخشین ئینشاءڵڵا. ئەمەش وەکو لە ڕووی پێداویستەکانی ئەو هەژارانە بتوانین لە بەیان ئامادە بکەین. زۆر سوپاسی خێرخوازان دەکەم و سوپاسی ئەو خێرخوازش دەکەم کەوا ئەو کورسی لە بۆ مام ئەحمەد ئامادە بکەن. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان، ئەوەی بینیتان پێدانی کورسی شەحن بوو بە بەڕێز مام ئەحمەد. ئەو دوعایەنێکەوە ئەو کردی و بەڵێنیشی پێداینکەوە بە شەو دوعای تایبەت بکات بۆ ئێوەی خێرخواز، بۆ ئەوەی کەوا هاوکاری بوون لە پێدانی ئەو کورسی شەحنە.
ئێوەی خێرخواز و خواپێدا و هەمیشە دەستان واڵا بووە و جیرفان و بەڕکتان کراوە بووە بۆ خەڵکی پێویست. بۆیە لەو مانجی ڕەمەزانەشدا ئەسپی زیاتری خۆتان تێدا تاو بدەن بۆ ئەوەی کەوە خوای پەروەردیگاریش زیاتر پێمان ببەخشێت. بۆیە خەڵک دڵخۆشکەن تاوەکو خوای تەبارەک وتەعالە دڵی ئێمەش خۆش بکات. تا بەرنامەیەکی تر و تاوەکو پرۆژەیەکی تر بەخواتان دەسپێرم، خواتان دەکەم. بسم الله الرحمن الرحيم في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال. صدق الله العظيم. إذ نضع على هذه الأرض الطيبة أرض حي الزيتون مراحل اللبنة الأولى لبناء مسجد مصلى الزكاة، هذا المسجد الذي سيعمه الكثير من الناس لأداء صلاة التراويح، ونحن على عتبات شهر رمضان، إذ نحن في هذه المؤسسة المباركة مؤسسة بخشين، إذ نضع هذه اللبنة الأولى لبناء هذا البيت العظيم، فكونوا معنا في هذه المراحل المتعددة من هذا البناء. قصائد حلم ننشده بالحب سننشدها. بفضل الله تبارك وتعالى بدأنا وبحمده برفع أعمدة هذا المسجد في هذه المرحلة الأولى من هذا البناء العظيم. قصائد حلم ننشده بالحب سننشدها. ألحان البشر تقول استكمالا لبناء هذا الصرح العظيم، بيت من بيوت الله تبارك وتعالى، مصلى مسجد الزكاة. هذا البيت العظيم والكريم نبدأ في هذه المرحلة بإحكامه وإغلاقه حتى يعمه المصلون مع بدايات شهر رمضان المبارك، فالله أسأل أن يبارك في هذه الجهود الطيبة. بيدينا ويديكم نبني جسرا للمستقبل، نجني خيرات غرست. الله أكبر الله أكبر. لا أسمعتم ذاك النداء خيرا، هيا جيبوا واتركوا التأخيرا. هذه المساجد فتحت أبوابها والشوق. اللهم اقبلنا في رمضان ولا تجعلنا من المحرومين في رمضان. اللهم تقبل فيه طاعاتنا، اللهم تقبل فيه صلواتنا. وكما نشكر في هذا المقام أحفاد صلاح الدين أبناء الكرد الكرام الذين كان لهم السبق في هذا البناء. نتقدم بجزيل الشكر إلى مؤسسة بخشين على إنشاء هذا الصرح وهذا المصلى، مصلى الزكاة. نشكر الإخوة القائمين على هذا العمل وهذا الصرح العظيم، إخواننا في مؤسسة بخشين الخيرية. نحن أبناء منطقة هذا المسجد، مسجد الزكاة، نتقدم بجزيل الشكر إلى كل من ساهم وأعطى وبنى وتطوع في بناء هذا المصلى، ولهم منا جزيل الشكر. احنا بحي الزيتون بنشكر المؤسسة الذي قامت على إنشاء هذا المسجد. إلى هنا تنتهي الحكاية من إنشاء مصلى مسجد الزكاة. بفضل الله تبارك وتعالى قد انتهينا من هذا الإنشاء ومن هذا الصرح العظيم، والذي بعد ذلك سيقام فيه وتقام فيه حلقات الذكر لله تبارك وتعالى، وسيعمه المصلون ليؤدوا فرض الله تبارك وتعالى فيه. من هنا نشكر أبناء الكرد أحفاد صلاح الدين من كردستان العراق على دعمهم السخي وعطائهم الدؤوب من أجل إنشاء هذا المصلى، فبارك الله فيهم وجزاهم الله عنا كل خير.